وەزارەتا دەرڤەیە ئەمریکا ئەشکەرە کرد و هێزەکە فەرارەکەز وێ ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ بپارێزە و مەبەستش بەلافبوونا هێزا فەرارەکەز ڕێگریکردنا لە ڤەگەرە داعشێ لە ناوچەیە. رۆبێرت بالادینۆ گوتوبێژێ وەزارەتا دەرڤەیە ئەمریکا ڕاگەهاند و پرۆسەیا کێمکردنا هێزên ئەمریکیش سووریە بەردەوامە و دەما پرۆسەیا کێمکردنا هێزان بەداوی هات ئەمریکا وێ بەهەماهەنگی لەگەڵ هەفپەیمانە نوێ ئۆپەراسیۆنên لەشکەری لە ناوچەیە ئەنجام بدن. هەروەها بالادینۆ گوت کو ئەم ئۆپەراسیۆنên کو ئەمریکا وێ پشتی بەداوی هاتنا پرۆسەیا کێمکردنا هێزên ئەمریکی لە سووریێ لەگەڵ هەفپەیمانان ئەنجام بدا مەبەست جێژ ناوبرنا تەرۆرەیە بە ئاوایەکی بنبر. هەروەها داک و ئەولەهی و ئارامی لە ناوچەیە بەرقەرار ببە. بەردەفکێ وەزارەتا دەرڤەیە ئەمریکا گوت کو ددەما نەهادا گوتوبێژی ناوبەرە واشنتۆن هەفپەیمانان دە دەربارەی پێشەڕۆژا ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ بەردەوامە. ئەوژی داک و هێزەکە فەرارەکەز لە ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ وەرە باڵافکردن و ناوچەیە بپارێزن. هەر divê derbarê di hefteya borî Mike Pompeo wezîrê derveyê Amerîka li gel hevşanê xwe Brîtanî û Frensî û her wiha li gel Keir Pedersen şandeyê navdewletiyê taybet ji bo Sûriyê gotûbêjî derbarê pêşeroja rojhilatê çemê Feratê de pêk anîn. Robert Baladino duh ragihand bû ku mebesta rêgirîkirin li dubarevegera Daişê û parastina asayîşa navçeyê Amerîka û hêzên xwe wek beşek ji hevpeymaniya navdewletî li dijî Daişê li Bakur û rojhilatê Sûriyê bihêla.